بەناوی خی گەورە میهرەبانمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ ئیسلامی بەردەوامی لە بانگەشەکردنی بانگەشە لۆ سەرخستنی لیستی کۆمەڵ ئیسلامی لیستی ١ کۆمەڵ ئیسلامی بە هاوکاری برانی بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی ژمارە 2 بە هاوکاری بەڕێز مامۆستا ناسیح مەلا فەتوڵا خەلیفانی ژمارە 31 کۆمەڵ ئیسلامی بازاری خەلیفانمان بەسەر کردەوە زۆر بە گەرم و گوڕی ئەو زەماوەی پێشوازیان لێکردین دەستخۆشیان لێکەین. دیارە ئەمڕۆ دوایین ڕۆژی بانگەشەمان بوو لە شارۆچکەی خەلیفان و من سوپاسی ئەو خەڵکە دەکەم کە زۆر بە گەرم و گوڕی پێشوازیان لە مەڵبەندی هەشتی سۆران و هەردووکان دیت برای بەڕێزم مامۆستا ناسیح و ئەنجومەنی خەلیفان کرد و خوازیارم کە ئەو خەڵکار ئاوا گەرم و گوڕ بێ لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و متمانەی خۆیان بە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بدەن و خوازیاریشم کە کۆمەڵی ئیسلامی دەنگێکی بەرچاو بینێتن بۆی کە خەڵک فێری مووقیف نواندن و هەڵوێست نواندن بێتن و خوازیاریشم ئەو 4 ساڵەی داهاتوو 4 ساڵی خۆشی و ئارامی و خۆشگوزەرانی بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەو خولەی پێنجی پەرلەمانی کوردستان بتوانێتن کە فشارێکی جددی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کاتن بۆ کۆتایی هێنان بە ئەو ڕوبعەموچە و بە ئەو قەیرانانەی کە دروستیان کردوون بۆ خەڵکی هەرێمی کوردستان. و لێرەوەشەوە داوا ئەەکەم لە تەواوی خەڵکی شارۆچکەی خەلیفان هیوادارم لە ڕۆژی هەڵبژاردن بە گەرم و گوڕیەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنجی خۆیان بدەن بە ئەو بوێری و مەردایەتی کە ئێستا کۆمەڵی ئیسلامی ئەینوێنی بەردەوام بی و هەمیشە کەسێک هەبی لەبەرەی ئەو خەڵکە بەشمەینەت و ستەم لێکراوە بمێنێتەوە مەدان بە کەسانی دڵسۆز و بوێر چۆڵ نەکەن بە دانیشتنتان لە ماڵەوە نەچوونە سەر سندوقەکانی دەنگدان بۆیە ئێمە هەمیشە ئەوە ئەڵێن نەچوونە سەر سندوقەکانی دەنگدان و دانیشتن لە ماڵەوە بایکۆتکردن لە بەرژەوەندی دەسەڵاتێکی ستەمکارە لە بەرژەوەندی مانەوەی گەندەڵیە.